ساتی هەوڵدان و کوژاندنەوەی ئاگرەکەی قەزای شارباژێڕا لەلایەن بەرپرسان و پۆلیسی دارستان و هاوڵاتیانی قەزاکەوە کە بەهۆی زۆری ئاگرەکەوە هەزاران دۆنم زەوی لە درەخت و ڕز و باخ و گەنم و پوش و دارستان سووتان. دوای چەندین کاتژمێر لە هەوڵدان و کارکردن لە کوژاندنەوەی بەشێک لە ئاگرەکە سەیری پاژماوەکەی دەکەن کە چی زەرەر و زیانێکی بە ناوچەکەیان گەیاندووە. جوتیار و فەلاحەکانمان بەڕاستی ئەوەی کەوتوتە بەر سنووری ئەو ئاگرا هیچی دەرنەچووە، هەمووی لە ناوچووە، هەمووی سوتاوە، ینی بەڕاستی بە تایبەتی ئاژەڵداران کە سەرچاوی بژێویان لەسەر هەم پاوانەکەیە هەم ئەو لەوەڕەیە کە کوێیەکەنەوە بۆ زەسان هەرمیان لە دەسووە. گەرم و دەغڵودانێکی زۆر هەبوو لەم سنوورە کە سوتاوی خەڵک زەری زۆری لێکەوە بە حەقەت زەروزیانەکان زۆر زۆرە. ئەم هەموو نزارە بینی ڕووی کامێرەکەی تێکەزانست چەنە سوتاوە، یعنی سێری ئەم چوە ئەو بەرکە بە دیوی گوندی سێوم ئەمە لەم سنوورە دەوری حدودی 10 گوند دەبێ کە هەمووی زەرۆزیانی بەرکەوتووە و زەرێکی قورسی لێکەوتووە. ئاگرەکەی قەزای شارباژێر نزیکەی 14 گوندی گرتەوە، تەنها لە گوندی نۆڕەباب ئاگرەکە نەکوژاوەتەوە و ئەویش بەهۆی سەختی شوێنەکە و بوونی مین لە ناوچەکەدا کە مەترسی لەسەر ژیانی کارمەندانی بەرگری شارستانی و پۆلیسی دارستان دروست کردووە کە ناتوانن بیکوژێننەوە. توانیمانە زۆرینەی ئاگرەکە کۆنتترۆڵکەوین و تەنها شوێنەکە ئاسا ئاگرەکەی تیاما بێتەوە بەس گوندی نۆڕەبابە، ئەوش شوێنەکەی بە ناوچێکی زۆر شاخاوی و سەخت و مەترسی ئەلغامیشی زۆرە واسا لە کاتی ئێستا مەفرەسەشمان هەلەوێ و بەردەوام لە کوژانەوە کۆنتترۆلکردنی ئاگرەکە. کاری ڕووداوەکە ئێمە دای ئەنێن بۆ مەرحەلەی کۆتایی و نەتیجەی کۆتایی لێکۆڵینەوە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما و وشکبوونی پوش و دەغڵ و دانەوە هەندێک جار بە هۆکاری جیاجیا ئاگر لە ناوچە جیاجیاکان دەکرێتەوە. لایەنە پەیوەندیدارەکانیش داوا لە هاوڵاتیان دەکەن کە هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بە ژینگەی هەرێم. دەژڵێن هەر کەسێک هۆکاری هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوە بێت ئەوە بەپێی یاسا مامەڵەی لەگەڵدا دەکەن و سزای ئەدەن. نەبوونی ئاگربەر لە ناوچە شاخاویەکان بە وتەی جوتیارانی قەزای شارباژێر یەکێک بۆ لەو هۆکارانەی کە هەزاران دۆنم پوش و پاوەند بەهۆی ئاگرەکەی ئەم ناوچەیەوە بسووتێت. بۆیە داوا دەکەن ساڵانە پێش هاتنی وەرزی گەرما ئاگربڕ ئەنجام بدرێت هاوشێوەی ئەم شوێنەی کە من لێی وەستاوم ئەم بەرسوتاوە و بە پێچەوانەوە ئەم بەرسەلامەتە و ئاگرەکەی بۆ نەپەڕیوەتەوە. هێمن کەمال، کورسات نیۆز، قەزای شارباژێر.